کرێکارانی شارەوانی ئەڵێن بە موچەیەکی کەم کارێکی زۆریان پێ ئەکرێت. لە کەرکووک بە هۆی ڕووداوەکەی هەفتەی ڕابردوو ئەوەی بەڵێن میکسەرەکە ڕێگەی بار هەڵگرەکان بۆ ناو بەشێکی سنتەری کەرکووک گیراوە. سڵاوتان لێبێت. ڕەنگە کرێکارانی شارەوانی بێنەواییترین توێژی کۆمەڵگە بن، چونکە بە موچەیەکی کەم ڕۆژێکی تاقەت پڕوکێن بەسەرەبن. زۆر جاریش لە ڕۆژانی پشودا کاریان پێ ئەەکەن. مام ئەبوو بە کرمەزید کە کرێکارێکی دنیا دیتەی شارەوانی سلێمانیا زۆری نەماوە بۆ خانە نشین بوون. دەڵێت گەرما بێتیان سەرما پشوو بێت یاخود دەوام ئێمە کار ئەەکەین. موچەکەم 450,000 دینارە و مانگی ڕابردوو 306,000 دیناری داوەتە کارەبای ڕووناچی. ئەوان ڕۆژانە لە هەشتی بەیانی تاکو پێنجی ئێوارە شەقامەکانی سلێمانی نۆژان ئەکەنەوە. وەکەوەی کرێکارەکان باسیەکەن زۆر جاریش لە پشودا کاریان پێ ئەکرێت. دەڵێن ئەمڕۆ جادە قەڵەباڵغ نییە با شەقامەکان چاک بکەینەوە. بەڵام لە بەرامبەردا هیچ پاداشتێکی کاری زیادەیان پێ نادرێت. داواکاری ئەوان زۆر سادەیە، گرێبەستەکان بکرێن بە ڕسمی و لە بەرامبەر کاری زیادەشت پاداشیان پێ بدرێت. بەشێک لە شۆفێری بار هەڵگرەکانی کەرکووک ناڕازین لەو بڕیارەی کە ڕێگەیان پێنادەن لە ڕۆژدا بەناو شاردا بڕۆن. بیرتان ئەخەمەوە ڕێک 2 هەفتە لەمەوبەر ڕۆژی 26 چوار لە شەقامی دەواازەی کەرکووک میکسەرێک خۆی بە چەندین ئۆتۆمبیلدا کێشە. جگە لە گیان لەدەستدان و برینداربوونی نزیکەی 30 هاوڵاتی 36 ئۆتۆمبیلیش داخان بوون و زیانی مادی زۆریان بەرکەوت. دوای ئەو ڕووداوە چوونی بار هەڵگر بۆ ناو شار لە کاتژمێر 7 بەیانی تاکو 12 شەو قەدەغە کراوە. بۆیە ئەمڕۆ بەشێک لە شۆفێران گردبوونەوە ڕایانگەیاند ئەو میکسەرەی کارە ساتەکەی نایەوە دوو پارچە بوو کە لەو عارەبانەی هەبوو. گەڵابەکانی ئێمە یەک پارچەن و 12 مەتریشن. دەڵێن دەبێت جیاوازیەک بکرێت لە نێوان بارهەڵگری گەورە و بچووک. وەک خۆیان ئەڵێن ئەوان پێویستی ڕۆژانەی هاوڵاتیان ئەگوازنەوە ئیشەکەیان لە ناو شارە. خەڵکیش نایەڵێن دوای 12 شەو بە کوچە و کۆڵانەکانیان دابڕۆن. لە خۆڕانە گوتراوە تا چیا و دار بە ڕوومابێت کوردیش ئەمێنێت. ئەمە تەنیا پەند نییە، بەڵکو چیرۆکی ڕاستەخینەی پیاوێکی کووردە. لە دەشتی کۆیە و گوندی تیمارۆک پیرەدار بەڕوویەک 38 ساڵ لەمەوبەر بووە فریادڕسی ژیانی مورات حەمید لە ڕۆژە ڕەشەکانی ئەنفالدا. بە تایبەتیش کاتێک سەربازەکان هەڵدەکوتنە سەرگوندی تیمارۆک لە دەشتی کۆیە مامورات لە ناو زەویەکەیدا سەرقاڵی کاری جوتیاریە. بەڵام کە ئەبینێت جوندیەکان دێن لە قەدی ئەمدار بەڕوەدا خۆی پەنە ئەدات. وەک خۆی ئەڵێت جوندیەکان هەرچۆن گەڕان و سوڕان نەیانتوانی بمدۆزنەوە. وەک باسی ئەکات لە تووری تەمەنی لەو ڕۆژە سەختتری نەدیوە. خۆ ئەگەر دارەکە نەبوایە ئێستا لەگەڵ کەس و کارەکەی کە 23 کەسیان ئەنفال کراون ژمارەکە دەبوو بە 24 کەس. مامورات سەرڕای هەڵکشانی تەمەنی و تێپەڕینی 38 ساڵ تا ئێستاش بە وەفاوە سەردانی داربەڕوەکە ئەکات و یادی ئەکاتەوە، چونکە بۆ ئەو تەنیا دارێک نییە لە سروشت بەڵکو و قەرزی گیانەتی و بە سەردانی کردن و ئاگا لێبوون دەیداتەوە. مامۆستایەک چاوی لە دەستی کەس نییە و ڕۆژانە بە خاکەناسێکەوە چاڵ و سۆڵی شەقامەکان پڕ ئەکاتەوە. مامۆستا حەکیم ڕەسوول خەڵکی ڕانیەیە ئەوەی لە گیرفانیەتیایی خاتە ناو چاڵەکانی سەر شەقام بۆ ئەوەی هاوڵاتیان زەرمەند نەبن. ئەو بە 964 وت شەقامەکان گرێ و گۆڵی زۆریان تێدایە و هەر ڕۆژە و ئۆتۆمبیلێک تیایدا ئەکەوێت و زیانیان پێ ئەگات. مامۆستا حەکیم لە گیرفانی خۆی بڕی 500,000 دیناری لە چاکردنی شۆسەیەکدا خەرج کردووە و ئەڵێت تەنیا لەبەر خودا و بەرژەوەندی گشتی ئەو کارانە ئەکەم و هەندێک جاریش خۆبەخشانە هاوکاریم دەکەن. لە دوای عێراق لە هەرێمی کوردستانیش ڕائگەیەندرێت کە هیچ حاڵەتێکی ڤایرۆسی هانتا تۆمار نەکراوە. بەڵام 964 بە پێویستی زانی زیاتر بە دوواداچوون لەسەر ئەم بابەتە بکات و وەزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستان دواند بۆ ئەوی بزانێت چه ئامادەکاریەک کراوە بۆ بەرگرتن یاخوانە خواستە لە ئەگەری بڵاو بوونەوە وەزارەتی تەندروستی چ کارێک ئەکام. بیرتان ئەخەمەوە کە دوێنێ وەزارەتی تەندروستی عێراق لە ڕاگەیاندراوێکدا ڕەتی کردەوە کە هیچ حاڵەتێکی ئەم ڤایرۆسە لە سەرتاسەری عێراق تۆمار کرابێت، بەڵام وتی ئامادەکاریەکانمان دەست پێ کردووە. لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئامادەکاریەکان کراوە ئەوەی کە پێویستە بکرێت بۆ بەرگرتن یاخود بڵاو نەبوونەوەی ئەو ڤایرۆسە کاری پێویستیان
ئەنجام داوە. ئاسۆ زەنگەنە بەڕێوەبەری خۆپاراستن لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بە 1964 وت کە ئەوان تەواوی ئەو ئامادەکاریانیان کردووە کە پێویستن بکرێت. هەر لێرەدا باسێکی ڤایرۆسی هانتا ئەکرێت بۆ زانیاری ئێوە ئەتوانن لە ماڵپەری 1964 ئەو زانیاریە وردانە لەسەر ئەم ڤایرۆسە بخوێننەوە کە چۆن دەگوازرێتەوە و ڕێگا خۆپارێزیەکانی چین. بە هیواین هەموو کەسێک دوور بن لە توشببوونی هەر ڤایرۆسێک. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ ئێوە.